ئەگەرێکێ لە ئەندامانی خێزانەکە تووشی ئەو حاڵەتە بوو تووشی ئەو نەخۆشیە بوو چۆن معاملەی لەگەڵا بکەین یان چی لێ بکەین باشە چۆن هاوکاری بکەین یعنی مەمەستەوە ئەگەر لە خێزانێکە حاڵەتی چوانمان هەبوو دایک و باوک و خوشک و برا و کەسانی چواردەوت چی بکەن بەڵێ چۆن هاوکاری بکرێت زۆر سپاس وڵای یەکەم شت ئێستا ئەم کەیسەمان لە بەردەمایە بەداخەوە هاوسەرەکەی لی تێنەگەیشتەوە کەواتە ئەبێ زۆربەی خێزانەکانمان ئەگەر هەمووشی نەبێ زۆر بەمان بە تایبەتی هاوسەر تایبەتی باوک و دایک ئەبێ بزانن ئەم حاڵەتانە هەیە وەکو تەمسیل تێی نەگەن چێت وەکو تەمسیل تێگەشتی ماوەی گەهمانیەکە یڵی نامە تەمسیل لەگەڵ ئەکەیتە عینادی و کە لە ڕقی و لەگەڵەیە ئەو بەدەست خۆی نییە ئەو ناچارە ئەو شتانە کە بۆیە کە ئەگەر سەیرەکرد لە قسەکانی باسیەکردی و یەکێ پێمەڵێ هۆی کەس نییە پێی بڵێ ئەمانە هەمووی شتێک نییە لە دەرەوە زەلامێ بێ بەڵام مێشکی خۆیەتی و شتانە دروستەکات مێشکی ئەستا هەندی حاڵەتمانەیە تووشی وەسواسی عەمەلی بووە هەڵەیەکی پێمەڵێ دەستە پیسە بڕۆ بیشۆ هۆ کەس نییە پێی بڵێ مێشکی خۆیەتی دروستەکات بەزم نازانێت سەداکە لە ناوەیە جا ئەرکی ئەوەیە کە یەکەم شت ئێمە وەکو ئەندامانی خێزان ئەوەندە ڕۆشنبیری دەرونیمان هەبێت لیکیان جیا بکەینەوە بزانین ئەمە ئەم شتە تەمسیلە یاخود حەقیقیە چ ئەو نیشانانە بەگاڵتە ئەمە کەسێکە مناڵی هەیە ئاسێکی ڕۆشنبیری کاتی خۆی بەرزی هەبووە بڵێن پلۆپایی هەبوو ئێستا خواسی ڕۆشنبیەکەی بەس ئیشەکانی خۆی ناکات لەبەرەوە هاوکاریمانەوە یەکەم بیبین بۆ لای پزیشکی دەرونی حەپۆ عیلاجەکە لەگەڵ یا هەوڵ بین حەپۆ عیلاجەکانی بخۆن اینجا ناو ناتۆری لێ نەدۆزینەوە گاڵتە بە فکرەکانی نەکەین بڵێن تۆ ڕابێری مردوو نەمرێ پێغەمبەری چی نازان چێوانە گوێی لێ بگی لە بافرە هەتا عیلاجەکانی وەرەگرێ چێ بۆ خراپترە بێت جا بۆیە شتێکمانەی پێڵن یارمەتیدان یاخود دەعم یا هاوکاری سەپۆرتی کۆمەڵایەتی تا لە ناو خێزانە هەست بە ئامان کە هەست بە دڵنیایی بکە دڵنیابی لە کەسانی چواردەوە چونکە خۆی گومانی زۆرە باشترە لەوەی کە تۆ بکەویتە ململانی و سڕاع و مەشاکیل لەگەڵ یاوجاری وا لی ئەیە ئەی بەس نەوانێ ئەمانە هەمووی بەرەو خراپەیە بە